ڕۆژی هەشتی مانگی سێ کە بە ڕۆژی نێونەتەوەی ژنان ناسراوە بە بڕیارێکی نەتەوەی یەکگرتوەکان لە ساڵی 1970دا ئەم ڕۆژە دیارکرا، بەڵام پرسیار لەوەدایە ئایا لەو ڕۆژەوە هەتا ئێستا یەکسانیەکی تەواو ئەوەی کە خانمان خۆیان داوای دەکەن هاتۆتە دی؟ کۆد کۆنێکشن میوانداری چالاکوان بەفرین نووری دەکا. بەفریخان زۆر سپاسی ئامادەبوونت دەکەم. بەفریخان بە سەرەتا ئەوە بزانین لە کۆمەلگای کوردیدا هەوڵ و خەباتێکی چڕ و پڕ هەن بۆ ئەوەی یەکسانی دابین بکرێت لە نێوان پیا و ژندا. بەڕای جەنابێت هەتا ئێستا ئەم یەکسانی هاتوۆتە ئارا؟ ڕاستیەکەی لە سەرەتاوە ئەبێەوە بڵام کە بێگومان ئەمە ئەبێ لێکدانەوەیەکی کۆمەڵایەتی بۆ بکرێت، چونکە یەکسانی خۆی دیاردەیەکی مێژووی کۆمەڵایەتیە کە لە دەرەوەکو دیاری بۆ ئێمە نایەت. کێشەی ئافرەتان ڕاستە کە کێشەیەکی جیهانیە و لە هەموو دنیا بە پلە و بە شێوازی جیاواز ڕەنگە ئەم کێشەیە دەربکەوێت. بەڵام ئەوەی کە پرسیارەکەەوەی ژنی ئێمە بۆچی نەیتوانیەوە تاوەکو ئیستا هەنگاوێکی بەرچاو بەرەو پێشەوە بنێت، لەوانەیە ئەمە بگەڕێتەوە بۆ دەیان فاکتەری ناوخۆی. فاکتەرەکان جۆرا و جۆرن، لەوانە فاکتەری سیاسین، فاکتەری ئابوورین و هەروە فاکتەری کەلتورین. بەڕای من تێکشکاندنی پیاوسالاری خۆی گرێدراوی تێکشکاندنی فۆرمەکانی هەموو فۆرمەکانی تری دەسەڵاتە. یعنی پیاوسالاری تەنیا تێڕوانینێک نییە ئێمە بڵێن بە ئەم تێڕوانینە بگۆڕین کەواتەیەتە پیاوسالاری بوونی نامێنێت. مەسەلەن بۆ نمونە بڵێن پیاوگەر هوشیار ببێتەوە کەواتەیەتر پیاوسالاری بوونی نامێنێت. نەخێرەمەوان نییە. پیاوسالاری لە ئیستا ینی ئەو قاڵبە کۆمەڵایەتی و سیاسیە کە هەموو پەیوەندیەکانی دەسەڵاتی لەخۆ گرتووە. بۆ ئەوەی بتوانین ئێمە گۆڕانکاریەک دروست بکەین ئەبێ ینی پیاوسالاری تەنیا لە ڕوانینی پیاودابۆژن کورد نەکەینەوە، بەڵکو لە ڕوانینی کۆمەلگادا بۆ سروش، بۆ پەروەردە، بۆ سیاست و بۆ هەموو شتەکانی تر ئەم ڕوانینە ڕەنگی داوەتەوە. ئەگەر یارمەتی بی لێرەدا ئەمەژە بە خاڵێک کرد کە مەسلەی هوشیاریە لێرەدا ئەم هوشیاریە ئەم ڕۆشنبیریە گشتیە کە لە هەموو دۆسەیەکدا ئێژگار گرنگە لە لای ژنان خۆیان چەندە گرنگی پێدراوە. ئەو ڕۆشنبیریە گشتیە دەبێتە فاکتەرێک بۆ جوڵاندنی بزوتنەوەکانی ژنان؟ ڕاستیەکەی کاک بەڵێن ینی بەڕای من هەر کەسێک تا ئەندازەیەک خەون دەبینێت کە چوارچێوە مێژوی و کۆمەڵایەتەکەی ڕێگەی پێ بدات. بۆیە ژنێک لە گوندێکی کوردستانە خەون و بیرکردنەوەی هەرگیز وەک ژنێک نابێت کە بۆ نمونە لە واشنگتۆن یان هەر وڵاتێکی ئەوروپایە دەژیت. ڕەوشنبیربوون ڕاستە گرنگە، بەڵام ڕەوشنبیربوون بە مانای ئەوە نییە کە ئێمە گەربێت و بڵێن ڕەوشنبیرین کەواتە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی توانین بگەین بە مافەکانی خۆمان. نەخێر، ڕەوشنبیربوون بە مانای ئازادبوون نایەت، چونکە هەروەک کە دەبینین لە وڵاتانی ئافریقا و ئاسیا لەوانەیە بە میلیۆنها ژنی خوێندەوارمان هەبێت کە زانکۆیشیان تەواو کردووە، بەڵام گۆڕانێکی ڕیشەیی و بنەڕەتی لە ژیانیان دروست نەبووە. ئەگەر یارمەتیم بی لێرەدا ئەو مەسلەی جیاوازی خۆ دەزانی کورد لە دابەش بۆ بەسەر چوار پارچەدا لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا. بەڕای جەنابەت جیاوازی لە کێشەکانیان هەیە لەو ڕۆشنبیریەدا هەیە زۆر بە کورتی ئەمە وەڵام بدەیتەوە؟ لە ڕاستیە ینی من خۆم باوەڕم بەوە نییە کە کێشەی هەموو ئافرەتان لە دنیا بە یەک زمان و بە یەک پێناسە وەسف بکرێ. بۆ نمونە مەسەلەن خوێندنەوەی فێمینیزمی ڕۆژاوایی ناکرێت ئەوە بیکەین بە تەفسیر و تێگەیشتنێک بۆ فێمینیزمی بۆ نمونە مەسەلەن ڕۆژهەڵاتیش خۆرهەڵاتیش. بەڵام کێشەی ژنان لە چوار پارچەکانی کوردستاندا بەهۆی ئەوەی کە پاشخانێکی کۆمەڵایەتی و کولتوری هاوبەشیان هەیە جیاوازیەکی ینی ڕیشەی و جەوهریان نییە، کێشەکان نزیکن لە یەک تا حەدێکی زۆر. بەڵێ بفراخان دەگەڕێمەوەلات ڕاپۆرتێکمان هەیە، ئەو ڕاپۆرتە پێشکەش دەکەین و پێکەوە لەگەڵ بینەراندا سەیری دەکەی و دەگەڕێمەوەلات بۆ پرسیاری ترمان. یەکێ لە ئەندامانی پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراق ئاماژە بەوە دەکات لە کاتی پێکهێنانی کابینەی هەشتی حکوومەتدا دەنگی نەداوە بەلایەنەکەی خۆی لەبەر ئەوەی هیچ ژنێکی کاندید نەکردبوو بۆ پۆستێکی وەزاری. وەک ژیار محەممەد پەیامنێری دەنگی ئەمریکا لە راپۆرتەکەیدا باسی دەکات ژنێکیش پێی دەڵێت 8 مارس دەبێت چ مانایەکی هەبێ.
دوای 25 ساڵ لە حکومڕانی کوردی و 106 ساڵ بەسەر دیاریکردنی ڕۆژی 8 مارس وەکو ڕۆژی جیهانی ژنان بەشێک لە ژنان لە هەرێمی کوردستان نیگەرانن لەوەی ڕۆڵ نادرێتە ژنان تا بەکردار پۆستەکان بەڕێوە ببەن وەک نوێنەری ژنان لە بری ناو و ڕواڵەت ئەوان 8 مارس بە کولانەوەی برینەکانیان ناو دەبن هەر سپارتە و هەر ڕێکخراوە و چەند ژنێکی دیان لە خۆیان گرتووە لە هەموو شتێکی ماسا برینەکانی مافەکانی ژنان ئەکولێنەوە بە تۆزێ بووجۆیە نمایشێک دەکەن گوایە ئەمانە نوێنەری ژنانن و ئەو ژنانەی تاکو ئێستاش لە دەسەڵاتە بەرقەرار بوون و چوونەتە ناوەندی بڕێدانەوە ئەو ژنانە بوون کە بە جوهدی پیاوەکان کە بە نزیکبوونیان و مەحسوبی و ئەقاربیان پیاوەکان بەتر بە کەسوکاری شەیدانیە بە بسار ڕەسمی و برادەری بەرپرسەکان گەیشتنەوە ناوەندی بڕادان کە ئەو ژنانە ناتوانن و قەتیش ناتوان ببن بە نوێنەری ژنان. لە 7 کابینەی پێشووی حکوومەتی هەرێمدا لە 2 بۆ 3 پۆستی وەزاری زیاتر نەدراوەتە ژنان لە کابینەی 8 حکوومەتیشدا کە با کابینەی حکوومەتی بنکەفراوان ناودەبرا بەتەنها پارتی دیموکراتی کوردستان تاکە ژنێکی کاندید کرد بۆ پۆستی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار هەرەوکات ڕەخنەی توند لەلایەن ئەندامانی حیزبەکانەوە لە حیزبەکانی خۆیان گیرە بەهۆی نەبوونی کاندیدی ژن بۆ پۆستە وەزاریەکان. من کاندیدی حیزب بوومە بۆ پەرلەمانی کوردستان لەبەر ئەوەی حیزبەکەی من لە پێکهێنانی کابینەی 8 ژنی کاندید نەکردووە بۆ پۆستی وزاری من دەنگم بە کابینەکە نەداوە. لەناو حیزبە سیاسی کوردیەکانیشدا لە هەرێم بەتەنها 2 ژن دەبیندێت لە پۆستە باڵاکانی حیزبدا کە مەکتەبی سیاسیە یەکگرتووی ئیسلامی کوردستان 1 ژن ئەندامی مەکتەبی سیاسیەکەیەتی و هەروەها یەکێتی نیشتیمانی کوردستانیش 1 ژن لەناو مەکتەبی سیاسیدایە لەگەڵەوەی پەرلەمانی کوردستان چەند یاسایەکی هەموار کرد لە بەرژەوەندی ژنان و لەناو پەرلەمانیشدا لیژنێکی تایبەت بە مافەکانی ژنان هەیە بەڵام هێشتا هەندێک یاسا هەن کە ژنان زیانمەندی یەکەمن تێیدا و بە خودی ئەو یاسایانە مافەکانیان پێشێر دەکرێت. زۆر جار بەرژەوەندی سیاسی حیزبە سیاسیەکان وا دەکاتن کە ژنان نەتوانن لە هەندێک پرسی گرنگدا دەنگ بە پرسەکانی ژنان بدەن. هەرچەندە چەندین ڕێکخراوی ژنان لە کوردستان بوونیان هەیە و بەردەوام چالاکی پێشوەختە ئەنجام دەدەن بۆ 8 مارس بەڵام هێشتا ژنانێکن کە ئاگاداری ڕۆژی تایبەت بە خۆیان نین. من ئێستا نەمەزانی چ ڕۆژێکیشم لەم ڕۆژی جیهانی ژنان مافەکەمان نەپارێزراوە و ئیحتیمالیش بە ژن نادەن کواژن کوا چ مافێکی هێژن. لەگەڵ ئەوەی لە هەرێمی کوردستاندا چەندین ڕێکخراوی ژنان هەن کار بۆ پاراستنی مافەکانی ژنان دەکەن بەڵام ڕۆژانە چەندین حاڵەتی پێشێلکاری دژ بە مافەکانی ژنان ئەنجام دەدرێت و ساڵانەش بەپێی ئامارەکان بەدایان ژن دەکوژرێن لە ژێر ناوی پاراستنی شەرەف و ناموس. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمان. راپۆرتی پامنەرمان ژیار محەممەد لە سلێمانیەوە بوو ئەڵبەتە هەر لێرەشەوە وەک کورد کۆنەکشن پیرۆزبایی لە ڕۆژنامەوان ژیار محەممەد دەکەیت بە بۆنەی وەرگرتنی ئەو خەڵاتەی وەک باشترین راپۆرتی ژنان کە ئامادەی کردووە لەلایەن گۆڤاری ژن مەگەزینەوە پێی دراوە. دەگەڕێمەوە لای میوانی بەرنامەکەمان بەفراوخان پێ وایە سەقامگیربوونی دیموکراسی ببێتە مای بەرەو پێشچوونی مافەکانی ژنان لە کاتێکە ئەو ڕۆشنبیری کە لەیەکێ لە پرسیارەکانی پێشتریش باسمان کرد ئامادەیەکی ئەو تۆی نەبێت. ڕاستیەکەی سەقامگیرکردنی دموکراسی خۆی لە چارەسەری کێشەی ژنان زۆر قۆرسترا بەڵام هەم دموکراسی و هەم چارەسەری کێشەی ژنان دوو شت نییەن کە یەکێکیان بڵێن مەسەلەن پێش ئەوی تریانەکەوێت دوو کردداری پێکەوەین کە ئەبێ هەردووکیان پێکەوە هەنگاو بنێن بەرەو پێشەوە بۆ نمونە بڵێن با سەرەتا دموکراسی بێت دواتر مافەکانی ژنان بەرقەرار بێت و یا مافی ژن بەرقەرار بێت چارەسەری بۆ بکرێت دواتر دموکراسی هەبێت نەخێر بەو شێوە نییە. بەڵکو ئەمانە دوو پرۆسی پێکەوەین کە ئەبێ پێکەوە هەبێت دموکراسی ئەگەر نەبێت کێشەی ژن چارەسەری بۆ ناکرێت و ئەگەر کێشەی ژنیش چارەسەری بۆ نەکرێت دموکراسی بەڕای من بەرقەرار نابێت. ئەمە جۆرێکە لە ڕوانین ینی ئێستا هەیە ئەو ڕوانینە ئامادەیی هەیە دەڵێ کاتێک کە دیموکراسی و ئاین بەریەک دەکەون تاکەکانی کۆمەڵگا زیانێکی گەورە دەکەن لەگەڵ ئەو ڕوانی نەدای بۆ ژن چۆن دەکەوێتەوەمە. من پێمان نەبێ ئەوە ڕاست بێ ینی چونکە دین شتێکە لە ناو ناچێت ینی ئەگەر بێت و ئێمە بۆ نمونە بوونی دموکراسیەت گرێ بدەین بە نەبوونی دینەوە ئەوە ئەبێ دەست هەڵگری دموکراسی بین و شتێکە کە ئەبێ هەر باسیشی لێوە نەکەین بەڵام من پێم وایە لە مۆدلی سێکۆلاردا دین و دموکراسی ئەتوانن پێکەوە بژین. کێشەکە ڕاستیەکەی لە نێوان دین و دموکراسیان نییە کێشە لە نێوان دیکتاتۆریەت و دموکراسیەتدایە بەڵێ ڕاستە دین
لەوانەیە کە ئەو ڕەگەزە دیکتاتۆرێتی تیا بێت وەک هەموو ئایدۆلۆژیەکانی تر گرنگە ئێمە بتوانین بەر بە ئەو ڕەگەزە دیکتاتۆریە ینی بگرین و ئەو ڕەگەزانە بخنکێن بە دین و بە هەموو ئایدۆلۆژیەکانی تریشەوە ئەگەرنا دین کاتێک ئەتوانێت لەگەڵ دموکراسیانە بێکە بیەوێ هەموو کۆمەلگا بکە بە کۆمەلگایەکی دینی و بەر لەو ئەو کاتەی شایەکە ژن ناتوانێت ڕاستیەکەی چونکە لە سیستمێکی دنیا من لە سیستمێکی دنیا من باوەڕم وایە کە ژن نەتوانێت هەنگاوی ئازادانەتر هەڵگرێ بۆ خەباتی ژن بۆ چارەسەری کێشەکان. زۆر سپاس دەکەم بەفراخان بۆ بەشداری لە بەرنامەی کورد کۆنێکشنە زۆر سپاس. بەفراو نووری چالاکوان میوانی بەرنامەی کورد کۆنێکشن بوو.